سڵاوتان چەنە بۆ ئی وەختتان وە خێرما چۆ جوانەکان خۆشحاڵە ناجارێکی تر ئەماناوە خزمەتتان و پێشکەشکردەی بەرنمەکەتان بەرنامەی ئارۆ ئامانمەوە قەزای داقوق مەلمە ئاوایی مەتیق چەنی خەڵکی ئاوایەکە قسەمەکەرم و گفتوگۆمەکەرم دەربارەی مێژووی ئاوایەکەشان و دەربارەی جوگرافیا و هەواسە بەپیتی خاک و وە شێوەیەکی گشتی کوشت و کاڵ چەناوچەکەشان بەیدێ چەنیمان و گۆشتان کردێەوە پێی وشە جوانەکانی ماچۆ و وەرگردەی زانیاری دەربارەی ناوچە ماچۆ جوانەکان. دووبارە سڵاوتان چەنە بۆ ماچۆ جوانە خۆشەویستەکان. ئامایمەوە ئاوایی مەتیق و چەنی کەسایەتیەکی دیاری ئاوایەکە گفتوگۆمەکەرم. مێمانە بەڕێزەکەمانیش فرە بەڕێز کاک نازمن. کاک نازم گیان فرە سوپاس مەکەرم و خێرامە پێی بەرنامەکەمان. بە خێرامایدێ سەرچاو منیش پێشەکی و نامیوەم و خەڵکی ئاوایەکەوە دەستخۆشیتان چەنەمەکەری فرە سوپاستا مەکەرم. ئەرکتان کێشە هەرچەندە ئەرکێکی نیشتمانیان دەستخۆشتان چەنەمەکەرم فرە سوپاستا چە جەنابت و چە کەناڵەکە و چانەی چەپشتی کامێراوەنێ وە خێرامایدێ سەرچاو پەی ئاوایی مەتیق ئاوایی مەتیقی کاکەی وە خێرامایدێ سەرچاو فرە سوپاس مەکەرم هەر ئاوادان بۆ ئاوایەکەتان خێر سەرچەمەکانم سەردیم فرە سوپاس. کاک نازم گیان ئاوایی مەتیق نامەکەش وەلام و فرە غەریبن ئی نامە چەچێشەوە ئامان وەگە تاریفێ نامەکەمان پێکردی. بەڵێ کەلیمەکە کەلیمەیە کوردیەن چکالاوە ئامان سەرچاوەکەش چێشن. بەڵێ هەڵبەتە ئاوایی مەتیق حاڵش حاڵ ئەو ئاوایەکان تر وەکو ئاوایی عەلیسەرا و زەنقڕ و عارەب کۆی و تۆبزاوە و سیەکانی و سەیوەڵە و بێگومان مێژووی ئاواییە فرە کۆنن وەکو سەرچاوەکانانی ڕاستی بۆ ئێمە چەند سەرچاوەیەکەوە هەوڵماندان بیاومە وشەی مەتیق. مەتیق ئاوایەکی فرە کۆنن مێژۆکەش مەگەڵەوە پێی ساڵ 1892 بەڵێ 1892 ئینە ینی چەچن سەرچاوی ورمانگردن ئانەی ینی ڕاستی بۆ ئیتر ئینە یاوانە دەسمان ینی مێژووی دروستکردی ئاوایەکەمەگەڵەوە پێی ساڵی 1892 بەڵێ جایی ئاوایە و حکومانەی نزیگەن چە قەزای داقوقەوە ڕێگەکانی باچم ئاوایەکانی کاکەیش مۆسۆیەکەوە وەکو تۆبزاوە و عەلیسەرا و عارەب کۆیی و سەیوەڵە و ئینەگەلە گەشت باچم وەکو مووقعێکی استراتیجی شەنن مەتیق جوانە شوێنەکەش گرنگ بێن. بەڵێ شوێنەکەش فرە گرنگ بێن. جا کاتیۆش وشەی مەتیق ئانی ڕاستی بۆ یعنی من پرسیارم کردن چین کەسیە بەڵام نەیەوان وا قەنەعەتەی کە ینی شتێ ینی ڕسمی معناشێنە بۆ چونەوە کوانە باچی شتێکی حەلەقەیەکی وەسڵ بێن ئینە وەکو معنای کەلیمەکە. بەڵێ جوانە. بەڵێ کاک نازم ئاوایی مەتیق ئاوەختی کە دروست بێن چنیانە بێن ئەگەر زانیاریتان بۆ کێ چەنامش نیشتە جێ بێن. بەڵێ هەڵبەتە وەکوواتم ئاوایی مەتیق وەختیۆش نیشتەجیەکەش کاکەیەن زیاتر باچم قەدیمەن تقریبا دەوری 20یانە زیاتر بێن ئاوەختە تەمان حاڵش حاڵ ئەوایەکان تر ئاغەی منتقەکە باچم ئاغەی ئاوایەکە ڕەفەداغە چی نابێن چ ئاوایی مەتیق ئیجا ئاخانەوادەی واسە چی نابێنێ من چیناوە ڕێز و سەڵاو منم پەیشان و ڕەحمەد چانەگەلەی واسە ئەمرخواشان کردن و ڕێز و سەڵاوە میشەنەن چانەگەلی واسی سە چژیانە نییە تەبەن ئاوایەکە نیشتەجێ ئاوایەکە بەرەی باچم تاخم مرشد کە ئێمە مێ
بەرەی خاڵ و ئەسحەد خوا عافشکەرەوە باوەی مەلاسەتی کەسایەتێکی دیاری نام کاکەیەن خوا عافشکەرەوە چی ناو ڕێ و سەلاو منن پەی کوڕەکانش و پەی براکانش بەرەی تاخمی کوڵەبۆرچی نابێنیە ئیتر من داوا لێ بدون مەکریتەوەکانتر ئەگەر چویرواوی نامشایم ناوزەوی ئاس سەردەما یان نەگە لە چینابێ طبعاً ژیانکردەشان چینا هەر باباچم لایەنی کوشت و کاڵ و زراعات و مەیداری و ئی بابەت گەلە بێن ئەوەختە سەرچاوی ئاویشان چێژبی کە بیرنەوی مەسەنە وەک علی سەرا جۆگەی تایبەتی یۆژبی وەک عارەبخۆی جۆگەی یۆژبیان چەنی ئاوپەیاکەرێنێ بەڵێ هەڵبەتە خەڵکی ئاوایەکە سەرقاڵی کشت و کاڵ بێن ئاژەڵداری و کێشەی ئاوایەکە کێشەی سەرەکی ئاوایەکە چێژ بێن ئاوش نەوێن بڵێ ئاوش نەوێن جا ئەتەماشانکردنە سەر ئاوایی جۆگەیەبی جۆکە وەنشواچێنێ جۆگەی علیسەرا جاانە چەماوەیەکی کەمەیە یان چەوەهار یانیش باچم ینی ئەگەر واران وشت بیایە بەڵام وەکو ئاو هیچ سەرچاوەیەکی ئاوش نەوی ئاوەختە بەڵام تر خەڵکەکە ئەتماد کردەوە سەری ئاوەی جۆگەی علیسەرا و جۆگەی سەیلاو ئەی کاک نازم طبعاً ئاوەختە کە ئاو نەوێن پێی ژیانکردە تۆزێ زەحمت بێن ئاوبارە ئاجۆگەی شەحەتمەند تۆزێ دوور بێن شە ئاوایەوە واسەنیان بڵێ چونکەوانی بزانم علیسەرا دوورن چیناوە جۆگەکەەوە نام ئاوایە ڕەت بێ و تەکشرە لوێ چەنی مووقعەکەش چکا لاوی بڵێ جۆگەکەەوە نام ئاوایرە بزە بە تاوایەکە کردەوە دووە بەشەوە جۆگەی بڵێ ونشواچێن جۆگەی علیسەرا و جۆگەی مەتیق جا ئاوایەکە کردەوە دووە بەشەوە بەشیانەکان شەو دینبی بەشیانەکانشی دنبی ئەی کاک نازم ئێمە ئەگەر بگەڵمەوە پێی تاریخی ئاوەختە شما یۆتان چی ئەوەیە تێدایبێن دێواسنیە ئەمر درێژ بدێ ماشەڵات تەمەنێتانیشکردن شما کە دەستان کە دە دراسەوانە و ئیبابەتە لێ دێچە ئاوایەکان تر دراستان بیە یۆتان مەکتەبتان پێی کریاوە چەنیوی ئاوەختە بڵێ ئێمە ئەنێ ڕاستی بۆ ئاوایەکە مەکتەبشتنە نەوی جاانەی باچم سەرەتایی خوێنێ لێ پێی ئاوای علیسەرا چاوای علیسەرایتر چی ناوە خەڵکە کەش باچم خوێندکارەکان و قوتابیەکان لێنێ چ علیسەرا دەرسوانێنە چەمەتی خۆلێنێ پێ بڵێ 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 هات و چۆکەرێنی ینی خەڵکانی وەپات و چۆکەریە خەڵکانێکیش وە پاسکی لێ وتر ئیشەوە بی زەحمەتیش بێن پێ تامان زەحمەت بێن بێگومان زەحمەت بێن ئەی ئێمە ئەگەر بارم شەوی یۆمان وەداخەوە ئاوایی علیسەرام و دێفرە چۆڵبی هۆکاری چۆڵکردەکەش چێژبی کانەبی دمای پرۆسی ئازادی دووبارە خەڵکەکەش گەڵاوپەی ئاوایەکە هۆکاری چۆڵکردش چێژبی چەنی چۆڵکردی ئاگەر زانیاریتان بۆ چە سەرانە حەزمەکەرم باسیشکرد ئاوایی علیسەرایان ئاوایی ئاوای مەتیق بڵێ بڵێ دیارن ئاوای مەتیق ئێمە بە وەڕاشکاوی قسەکەرم بەڵێ نەمێژوون پێویستمەکەەوەی کێش باز بکەوە ئێمە دمەی پرۆسی ئازادی گەڵای مێوپەی ئاوایی چە 2003 دیارن ئاوایەکەمان نەمەنەوی ورێزای مەیتر ئاوایەکمان دروست کرد بەڵام ئاوایەکە ینی بەداخەوە ماچی ینی وەداخەوە کەماچی وەداخەوە تەبەن خەفەتیەوەن چەنامەوەن ئێمەی کاکەی خاوەن کولتورن نییە خاوەن ڕەسەنن نییە خاوەن مێژوون نییە ئێمە نمووە ئاوایەکەمان چۆڵکەرم ئاگوناهن تو گەرە ینی چەنی ماچی گەرە ئی کولتوریوەتە و نەتەوەیوەتە چەویر نەکەری پەی هەندێش جوانن پێویستن جا ئێمە وەکو واتم چە 2003 لای مەوپەی ئاوایەکە دیارن خەڵکانێکی تر خزم و کەس و کار و ئاوایەکەمان دروست کرد دووبارە 24یانە بیمان بەڵام خەڵکانیە ئاوەختە چە 2005 و 2006 چەند ینی چۆڵشان کرد بەڵامانەی ڕاستی بۆ ئیتر دمای 16 ئۆکتۆبەر هەم چۆڵشان کرد ئیتر وە حکومانەی کە تۆزیە ینی ئەمنیەت ئاوەختە باشنەوی خەڵکەکەی شتیوت مەزانی ئاوایەکەشان ئاسەجگا ئەی وەرچە پرۆسی ئازادی
هۆکار چێش بی کە چه ئاوایی خەڵک نەمەنەوی ینی زۆربەی ئاوایەکان یا فرەتر ئاوایەکان کەمە دوینمشان بۆ بۆنی ئانی کەوا با باچم پێشمەرگەچە نامەژوی و توش ئەنفال ئامای و ئاەگە لە چۆڵبی ئەی هۆکاری چۆڵبی چۆڵکردەی مەتیق چێژبی کە چەنام ڕاستی هەمگە ئاوایە بەس مەتیق چۆڵکریاوی هەڵبەتە ئاوایی مەتیق حاڵش حاڵ ئەو ئاوایەکان و شار و شارەچوەکانی کوردستان بێبەش نەوێن واسانە چە بێبەش نەوێن چە پلانی حکوومەتە یەک دواوە یەکەکان واسە ئامان ناوچەکەمان بڵێ جا پلان فرێبێن هۆکارەکان فرێبێن هۆکارەکان کە دروستکراون بەڵام یۆش شێشان و حکم ئانەی ئاوای مەتیق نیزگەن چە جادەی ڕێسیەوە خەڵکەکەشی تەبەن نیشتەجیەکەش کاکەی بێن خەڵکانێک بێن ئاوەختە مەسەل کوردپەروەر و کوردایەتیش کردن ئیتر بێنە هۆکاری ئاشتەی کە ئاوایەکە چۆڵکەرە بەڵێ ساڵ کەی چۆڵ کردیا تقریبا تاریخی هەنن باس ئانەکەەوە مەسەلەن ساڵێ محەدد هەنن وەجاری کراوی بزانم کە چا ساڵە چۆڵ کردیا و دماجە هەتا دومای پرۆسی ئازادی هەڵبەتەینە پلانەکان وەکو واتمەنە یۆش چه ساڵ هەفتاوە دەستوەنەش کرد بەڵێ چه ساڵ هەفتاوە دەستوەنەش کرد ئاوایی مەتیق خەڵکان یەشان ئاورد چە خارج باچم کەرکووک و منتقەی تاو و ئاوایەکە گەرەشان بینی چەجیێش کەرا چی ناچە ئاوایەکە ینی حکوومەت بابەتە حکوومەتی کۆنی حکوومەتی تەمامی بێگانە بەڵێ بێگانەشان ئاورد ئاورشانە سەر ئاوایەکە جا چودیم ئاوایەکە و رێزایە گەرەشانبی ئاوایە دروستکەرە شتەکی ئاوایەوە ئیتر بێ هۆی ئانەی کە مشکلە کەفتە کێشە کەفتە بین کاکەی و عشرەتەوە ئێمە حەز نەمەکەرم نامژبارم چۆرانەی ئێمە وەکو کاکەی ملێت حەزمان چە پێکەوە ژیانن حەزمان چە ئاشتیان حەزمان چە برایەتیان حەزمان چە دۆستایەتیان گشت کەسێەوە برایەوەمان منمەرە گشت کەسێەوە دۆسیۆمان منمەرە ئیجا ئانە بێ هۆی ئانەی کە بێگومان کاکەیش چانە تەمان شەیدشدا وەڕاستی ئانەی جەسەر خاکیۆش بکوشریە و شەیدن ئێمە ئاوەختە چە ساڵی هەفتاکان دووە شەیدماندان چەسەری ئاواییە بڵێ ئەی دمای ئانەی کە باباچم ئامایە و جنگەکە ڕژدایتر نیشتەجێ نەویشان بێگانەکان لوایە تەبان دمای ئاکێشە واسە ڕژدا چە بین کاکەیەرە چە بین ئاشتێ واساور دەویشان بێگومانە ئانەشە خەڵکانە نەمەنیەچینە بەڵامی تر بیە هۆی ئانەی کە ڕێگە خۆشکەرێبی پەیانەی ئاوایەکە چۆڵ بکرێ و حکوومەت وە بیانۆی ئانەوە ورێزا چێش کرد زمی وزارەکەش چە خەڵکی ئاوایەکە سنەوە سنشەوەش پێکاوە شێوەیە بەڵێ وە شێوەیەتر پلان بی ئاجا پلانەکان یەک وە دوای یەک ئاورشانەدی ئیسا سەردەمی وەرماچا پلانی ئەی و پلان و بی ئیسە شتەکان کۆنیش ئەیوبیشان دەکەم سەرش نەگرت دوشان کرد ئیتر کە زمی وزارت نەمەند تو چه ئاوایی نمەتاوی تو زمی وزارت نەمەند نمەتاوی کشت و کاڵکەری نمەتاوی ئاژەلداری کەری ئاژەلداری پێویستیش وە کشت و کاڵن کشت و کاڵیش پێویستیش وە زمیان زمیەکانشان چە خەڵکی ئاوایەکە سنەوە و ئیتر خەڵکەکەیش ناچاربی ئیتر دمای پلانگێڕیە ورێزایە دەستشان کردە تەمەنینە کە باسمەکەرم ئینە مێژوو و خەڵکانێکی شەنن چ ئاوایەکە چیناوە ڕێز و سەڵامەنن پێی بنەماڵەی بەرەی ساقی سەفەرڕەزا کە بەنەتەوە عارە بێنێ چ ئاوایەکەمان ژیانە چیناوە ڕێز و سەڵامەنن پێشان باوەی عیماد و کاک عیماد و بەرەی غێداروی نەگەلە چنیمانێ بێ چاوایەکە حتا کابرا ماچووە چۆرانەی قسەکانمان یعنی ئینشەڵا گومان نییەن چەسەرش ورێزایە مەحەولەی کارەباکەشان بڕی چە ئاوایەکە کارەباکەشانی بڕی مەحەولەکەشان وەرگرت کە تو ئاوت نەمن کارەبات نەمن زمی وزارت نەمن ئاژەلداریت نەمن چێش مەکەری شوێنی نییەنی تر شوێن ژیانت ینی تەمام ژیان چنە بڕیەوە ئەی کاک نازم ئاوەختە کە چۆڵشان کرد و ژیان نەمن و سەرچاوەکانشان گشت بڕی پێیکا لە لوایە خەڵکەکە تەوزیعبیشانە سەر ئاوایەکان ترێ یان شوێنێ تهدید کریا پێیشان
تەرحیل کریایە چێ شاوەنا نەخێر خەڵکانێک بی ینی پرش و بڵاوە بیشان خەڵکانێک بی لوا پێی کەرکک ینی باشم پێی شاری پێی نامشار لوایە خەڵکانێک بی تلەوە نام ئاوایەکانەوە خەڵکانێک بی لەوە نام تاوغەوە خەڵکانێکیش بی تەرحیل کریایە ینی بنەماڵەی مەلاسەرتی خوا ئافشکەرەوە کەسایەتێکی دیارن چەنام ئاوایەکە و چەنام کاکەیشانە وەختیۆش تەرحیل کریا بنەماڵەی مەلا پەروێز باوەی مەسعود و کاوێژی نەگەل لە وەختیۆش تەرحیل کریایە چ ئاوایەکە دوور خرایەوە ینی لوایە پێی لاولە خەڵکانیان تریشی تر لەوە نام ئاوایەکانەوەی ترەکیە شوێنێش پێش دیەوە وەداخەوە باسی ئا هەستەمان پەیکەرە کە دمای 2023 ئامای دیۆپەی ئاوایی و یانەتان دروست کرد من چەند جارێتر هاتوچۆی جەنابتم کردن چیناچە دەشت خەریک ئیش و کەسابەتیۆ دوێنی هەستێکی فرە جوانت هەنن پێی ئاوایەکەت پێی خاکەکەت پێی خەڵکەکەیوت حەزمەکەرم ئا هەستە بزانم کە دمای پرۆسی ئازادی ئامای دی و چه هەستێتان بیچ ئاوایەکە باوەڕکەرە تەمەنم 20 ساڵ 22 ساڵ بی بەڵێ ینی ئاوەختە بیرکەرێنەواچێنێ ئایا ڕۆیە بووە من بگەڵەوە پێی ئاوایەکەم پێی ئاوایی زیێت باو باپیرم ئایا ئاڕۆ بەیە و کە پرۆسی ئازادی ئەمە چ 2023 یعنی وە جۆش و خرۆشێکەوە ئامایمێ باوەڕت بێ و من و چین کەسێک وەمەنینەوە یەکێ چانەگەلە کاکاوەی مەلاپەروێزن چناوە ڕێز و سەڵاو منم پێیش خۆشەویستن یعنی باوەڕکەرە وەرچانەی ئی ئاوایە دروستکردم وە باچم وە شێوازێکی سەردەمانە ینی واتش بەو با وە قوڕ وە خشت وە ماچۆکەمەش ماچم خشت وە کوردەواریۆمان واش با وە خشت دۆسەکەیرکردم چی ناوەسەر نیشتە جێبم چنەش ینی هەستمان ئاقرە خۆش خۆشویستان ئەکی تو ساڵێ تو چە زێدی باوباپیرە دیرۆ بکەفی و پرۆسی ئازادی بێ و بگەلەوە پێی زمی و زاریوەت ینی شتێکی خۆشن وەتاکیید خۆشن هەستێکی فرە تایبەت بڵێ کاک نازم ئێمە ئەگەر سەرێکی ئاوایی مەسیحکردم چۆڵبی دمای ئانە دمای ئازادی خەڵکەکەش گێڵاوە پێی ئاوایی دمای ئانەوە داخەوە چە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و چاوەر حاڵەتی ئەمنی هەم دووبارە چۆڵبی ئێستا قەرێ من بزانی هیچ یانە چەنامش نیشتە جێنیان وەکو یانە و پێی ژیان کردە واسەنە بڵێ هیچ هەوڵێ پلانێ قسەکردەیە شتێتان هەنن پێیانی کە خەڵکەکەش بگێڵەوە دووبارەی ئاواییە ژیان کردە چەنامش دروست بووە ڕاستن چە دەوروبەرش ئیستاکە سەیمەکەرم یانە فرە هەنن ئینی چەبان زمیۆش هەرکێ و پێۆش یانشکردن و ئیبابەتانە یان خەڵکی حرەسە شاوردن چینە نیشتە جێشکردن وەکوانی کەوا خەڵکە ڕەسەنەکەی یۆش پێی نەم ئاوایەکە بگێڵەوە هیچ هەنن مامە یان ئێمە ئەنێ ڕاستی بۆ ینی فرە چەسەری مەسەلە ئیشمان کرد بەڵێ ینی یاوای مێوە قەنەعەتێ ماوەیە تقریبان 4 ساڵی وەرچەیستە واتمان با بیەڵمەوە ڕێکەوتمێکە سەر بابەتێک کە دمای دووە ڕۆسەرەوە چەند کەسێک چەند بنەماڵەیەک بیگەڵەوە بەڵام ینی با ڕاست قسەکەرم دەربارەی ئی مەوزوعە هاندەرێمان نییەن خەڵکەکە ینی وەکو پێویست نمەیە وەرەوە وە داخیشەوە ئیسا ئاوایەکەمان چۆڵن ینی گوناحن ڕاستی گوناهی داخن جێگەی داخن جەکەمەلم پێی تۆزاوە پێی علی سەرا و وەنام ئاوایەکەرە بەلم تۆ خەفەت مۆری وەڕاستڵەن کەسی شنێرە نیەن ڕای جێگەی داخن ئەی قەری من بزانی وەکو پێویست نام ئاوایەکە خزمەت گوزاریە فرە باشەنن گشتش قیرکریان و مەکتەب هەنن و چ ڕووی خزمەت گوزاریەوە هیچ شتێ هەنن نەقز بۆکەم و کورتیش هەنن مەکتەب سەرەتاییمان هەنن نام ئاوایی یعنی خزمەت گوزاریش پێی کریان وەکو جەنابەت واتت یعنی جادەش پێی کریان قیرش پێی کریان بیر ئاومان هەنن بەڵام بیرە ئاوە کۆت مەزانێت تر کارەبایەن و غەتاسەن ئیشتە سووتیان بەڵام ئەنە کێشە نیەن ئەگەر تاکیید کێشە نیەن ئەی ماشەڵە چە تاوەخی شۆفرەنی زگەن ئاوایەکە ینی پێی ئانەی باباچم تو ئەگەر بێ و حسابی ئانەکەری فرە دوور نییەن پێی پێداویستیت پێی مەکتە پێی هەر بابەتێگەرەکەی بۆ چەمەتی خۆفرەنی زگەنی چەتاوەوە مەتیق چەمەتیقەوە پێی سەرجادەکە
2 کیلۆ 800 متر ینی 100 کیلۆ کەمترن کە تو ینی بەشێونی گەڕێکێونی چ گەڕەکانی تاوەخ بەڵام بەداخەوە دووبارەش هەماچی بەداخەوە هۆکاری چۆڵبوون ئی ئاوایمانە یۆمانە نمێ ینی واقعان قسەکەرم ڕاستن دمای بەداخەوە دمای 16 ئۆکتۆبەر هەنێ بابەتی ئەمنی ڕوشدا بەڵام ئیستا ینی با واقعان قسەکەرم ئیستا حالیان ینی حاڵ حاضر ئەمنیەت ئی منتقی لیان باچم ئاوایەکە ئەنی وەڕاستی باشن خراو نییە ینی چینای شۆێمە چردەگەی کەناڵەکەتانەوە ئەین دەستخۆشی چی دەستگا ئەمنیەکان و ئەسکەریەکان بەکەرم وەڕاستی هاوکارن مێ ینی واقعان قسەکەرم هاوکارن میانی مەیا چێشتان پێویستن چێشتان پێویست نیەن ئیشتگەل ینی باشنی چنیمانەرە جوانن دەستەکانت خۆش بوو سەرچاوەکەم بەی دێ چەنیمان با بلم چەنی کاکنازم چە شوێنێکی تر دەربارەی چەند بابەتێکی تری پێویست قسەگەڕم دووبارە ئەمامی وەلاتان و چەنی کاکنازمەرە قسەکانمان تەمامەکەرم کاکنازم گیان مەتیق هەنا مەتیق بارە هەچێتۆ حەوزەکان مێوەرچەمت باش مەزانم و فرەیژ نەفتەنمان کە مەتیق وەکو و پایتەختی حەوزە ماسیەکان ناسریان ئیستا مەدوێنم حەوزەکان وەداخەوە چۆڵەن و مەزانی گەنمتان تۆمکردن جۆتان تۆمکردن چەنامش ئی کێشەی حەوزەکان یاوا کالا بەڵێ دیارن کەنام ماسی بێ و چە عێراق خوعام بەڵێ چە گشت شوێنێ ماچا ماسی مەتیق جوانە کە باچە ماسی مەتیق ئیتر خەڵکەکە معاملش نمەکەەوە واسەنە چوانەی نمونونەکەش جیاوازە هەروە ڕاستی ینی وەچی مەتیق گشتش بیە حەوز چەماوەیە کەمەرە ینی هۆکارەکەش ئانەبی ئاوەکەش پاکەن یان خاکەکەش باشن پێی حەوز هۆکارەکەش چێژ هۆکارەکەشانە ماسی پەروەردە مەکەەوە خاکەکە و ئاوەکەشی پاکەن خاکەکە و ئاوەکە دەورمەینەوە پێی ماسی پەروەردەکرد واسەنە ئەیسەوەچی حەوزەکانتان چۆڵەن و گەنمتان تۆمکردن چەندش دیارن مەتیق وەکو واتمان ئاوایە نمونەی ئاوایەکان بی پێی ماسی پێی کێلگەی ماسی و پێی ماسی پەروەردەکردە بەڵامی تر حکوومەتی فیدرال قرارێش براورد وەزارەی ئاو سەرچاوەکان باچم سەرچاوی ئاو سەرچاویەکان ئیتر ئێمەش پابند بیمانوی قەراری حکوومەتە و بڕیارەکان حکوومەتە و ئانە مەبینی وەرچەمەوە کێلگەی ماسیەکانمانکردنە گەنم و گەنمەکەیشانە وەرچەمتانەوەن وەداخەوە ڕاستیۆش مەتیق و حەوزەکان و جوانوی جاکە تاوسان بامایەت خاستان دەمە وێرەگا ئینامە فرە سەربیاوێت دێت تاوەق چە تاوەق جەوەکە گەرمەوە بێ ئێستا گشتش بێنە یەک جەو ئاوەکەش نەمان جا باوەڕت بێ و تو کە ئەسێ سەر کێلگەی ماسیەکە هەوەکو ینی دەرونیش ئەسراحەت مەکەری واسەنەوە تاکی دمایانەیشە با واقعان قسەکەم ڕاستی قسەکەرمانەی ینی زەرێ فرێشدا چی خەڵکە نەمانی کێلگەی ماسیانە وەکو ینی خاوەن کێلگەکە خەڵکان یەکبی ینی ژیانش سەری کێلگەبی وەکو حرەس وەکو عملە وەکوی نەفرە تەسیرش سایخەکان کارێنی و بەرێنێش دوکانەکان تەسیر کە چە خەڵکانێک چکۆ دوت مەزانی ینی ماچووە ڕسقی بەشەر لە چەسەر بەشەر ڕسق گشتیش سەر خوان واسەنە جایمە ئیەکە ڕسقش سەر ئەوەکەی تر بی بەڵامی تر هەنێ وەداخەوە هیوادارن مێ ڕۆیە بێ و ئا قانونە تعدیل بکرێ و ڕاستی جێگەی داخەنی حەوزگەرەکەشمە ئێمە چ ڕێگەی جەنابت و کەناڵە جوانەکەتانەوە داواکارن مێت چە حکوومەتی خۆجەی حکوومەتی کەرکک پارێزگاری کەرکک و داواکاریمان چە حکوومەتی فیدرالن چی ناوە چ ڕێگەی کەناڵە جوانەکەتانەوە ئەو ڕێباچی خەڵکە ینی بتوانە مەسەلەن ڕاستی پێویستن چونکە یۆش وە شێوەیەکی گشتی ڕاستن تاسیریش هەنن چەسەر کەمکردەوەی ئاوی چێرزمی بەس
ئەگە سەیریشکەری پێی کەش و هەواوە ڕاستی دەورێ گرنگ شەنن حەوزەکان بەڵێ پێی کەش و هەوا دەوریە فرە گرنگشەنم بەڵام تۆ ئەگەر باچی پێی تەسیر مەکەڕ و چە سەر چاوە ئاویەکان و چە باچم ئاوی ژێر زەمین بەڵام هەنی ئەموری شەنن تۆ باوەڕکەرە یعنی ئیسەی غەسل و تەشیم غەسلەکان بەڵێ یخۆ غەسلێ باوەڕکە ڕۆیە وەقەت ده حەوز ئاو سەرف مەکەرەوە واسەنە ئاوێ فرە سەرکەرە کاک نازم ئێمە بێجگە حەوزەکان ئەگەر سەیری دەشتایی مەتی خرم دەشتاییەکی پان و زیمێکی وەپیت شەنن چینە بەس گەنم و جۆ تۆمە کردی یان داڵێ وشتیش مەکردێت چەپاشەوە زڕات و ئی بابەت گەلە ئانێ ڕاستی بۆ جگە شتی زیاتر چینە بەرهەمشمەوە وەکو واتمەنێت خاکەکەش ینی خاکێکی پیرۆزن وەڕاستی خاکی پیرۆزن یعنی پێی نمونە خەڵکانێک چ ئاوایی سنوورەوە چیناوە ڕێز و سەڵاومانم پێشان سنووری تاالبانی هامسان میە ینی مەڕووماڵاشیان مەوماڵاشانێنم پێی ئاوای مەتیق چۆرانەی چەوەهایەرە مەیەکانشان پەروەەردە بوو جوانە ئەینی خاکەکەش و گیژ و گیاوی منتەقە فرە جیاوازن چەنی ئاوایەکانترە و چەنی ناوچەکان بەڵێ گەنم چینە باباچم یاد داڵیەکردە و زەرعاتکردە چینە دەیمان بیران مەشروعان سەرچاوی ئاوتان چێشان زیاتر بەڵێ جگە چە گەنم و جۆوەکو واتم ئیتر گەنمەشامی تۆ مەکەرم چه هاوینەرە داڵێشانی ڕاستی بۆ داڵێتر ئۆتمەزانی ئاخرە وەک جاران نەمەنن خەڵکەکە ئێستا ینی تااقەتانەشە نەمەنن داڵیە وەڕاستی خەڵکی فرش گەرە بڵێ عیلی گەورەش گەرە بڵێ بڵێ ئیتر ئۆتمەزانی ئایلش گەرەکەن و ئیشکەرش گەرەکەن و بەڵامیتە هەنێشت مەکەرم ماواسە پێی واردە پێیانە بەڵام جگەچە گەنم و جۆی نەگەلە ئیتر گەنمەشامیان دخونان ئیشتگەلە ئەنی خەڵک بەڵام چیە کێشەی ڕیسی ئەمە سەرەکی ئەمە چیەشەن چینە ئاوەکە نانی ڕاستی بۆ ئاو نیەن ئاو نیەن بڵێ ئەتەمادمان چەسەر بیراوەکانن ئەنی شمە وە شێوەیە گشتی باباچم پشتەن چ ئاومەشوەکە لەک پشتماچێنکەن دەستمان هەت خەیالمان برمایەوە دەستمان شوتەن چاوە مەشروع باوەڕت بێ منیسە مەشروعی چە پشتمەوەن 10 ساڵیشە ناوشونە لە نامان 10 ساڵ زیاتریشن مەبەستم خەت لا یۆمانن خەتی پشتمانەوە ئیمە قاتعی ومانە ئەو دیمنا جارە هەن ئاوەکەمەیە و بەڵامێتر ئەلحەمدولیلاوە شکر ئەلحەمدولیلا کەمێکیش بێ و پێ ئەو لایش هەباش بڵێ بڵێ ئەکی دەکەیت ئەو سەرچاوی ژیانن ئەگەر هامساکەت خێر و بەرەکەتش بۆ پێ توش باشێت وەتاکیت شمە بێجگە چە باباچم داڵیە کردە و گەنم و جۆ و ئی بابەتانە حەوز ماسیەکە و ئیسفادەی تر چە خاکەش مەکردێت چە ڕووی باباچم ئاژەڵداری و مەیداری و ئیشتگەلەوە والله ئەنێ ڕاستی بۆ ئێمە ئی ماوەیە ینی تقریبا وەنت باچی 10 ساڵی وەرچیسە ئاژەڵداری کەرێمەیە مەیمان بی ینی بڕکەیە مەیمان بی و ئیشتگەل ینی باچم وەکوات بەڵام میسە حالیان حازی نەوەڵا نیەنمان نییە بڵێ هەر چە ئاوایەکە و منتەقەوە عام نیەن یا بەسیۆتان نە وەڵی چە ئاوایەکەیش عام نیەن بڵێ هۆکارەکەش چێشن مەسەرەن واردەی پێویستیان پێی ئاژەڵدارگیری و یان پێی ئاژەڵانی یا ئاژەڵدارەکان شوێنێشان دەستنمە کە فۆپەی پەروەردەکردشان هۆکارەکەش چێشن زیات وڵی هۆکارەکە شوێن نیەن پێی ئاژەڵداری تۆ چینایسە نمەتاوی مەسەرەن توێش مەزانانی ئاژەڵداری ئەگەر ینی هیچ نوێیشم ئەگەر سەرێت بووە چرایەن تو ئیسفادەش شەنەکەی واسەنە بەڵام تو ورمێزی ئاسەد سەر ئێستا پێی نمونە ینی هیچ نوێژنەوە 25 دۆنەمێ 30 دۆنەمێ قەسیریش گەرەکمەوە واسەنە تو ماچی چۆرانەی ورێزی هیلاگی بێەوە شوێن مەی و مەداریەوە ناوڵام مەکەری شەگەنم و واسەنە وەتاکیت کاک نازم ئێمە کە ئامامی وەرومەتیق چڕێگە باباچم داواجن و کێڵگی پەلەوەری فرەماندی ئەنەگە لە ئیستا منەنێک هەنن چە نامشیانە نە هەوەغزی واسە بزانی حکومت کردش و ئێستاکە هەواسە بمانان چەنیان کێ مۆرۆش ڕێوە وەکارش مارا وەکارش ژمارە خەڵک کێلگەی نزیکمانیان تەنیشتمانم باچم مینە وەختیۆش حکوومەتی بەغا دروستش کرد ئینێ تەمان بێگومانیەکێبی چا پلانەی واسە حکوومەت داڕێژ پێی منتەقەی پێچۆڵکردی ئاوایەکە ئینە چە ساڵ هەفتاکانە تەبانی نیشانە کردی کێلگەشان دروست کردچینە بەڵامی تر
سەرەتای نەوەتەکان نەمن سەرەتای نەوەتەکان بەڵێ بەڵێ نەمن چون قاعەیەشا هەنم باچم ئەنەویش ئەنی بینە وەجبە مەگیرانە بەڵام تایسە ینی شتێواسە نیەن بەڵێ ڕاستمی باشن کاک نازمگیان ئێمە ئەمەمیەوە کۆتایی بەرنامەکەمان فرە سوپاس مەکەرم و دەستەکانت خۆش بوو منیش دووبارە ون تەماچیوە خێرا مایدێ سەردیەم فرەوە نەمان خۆشببی وەڕاستی ینی زیاتر هەست و جۆش و خرۆشمانت زیاد کرد پەیانەی بتاوم بگەلمەوە پێی ئاوایەکەمان بەڵێ فرە سپاس و دووبارە سپاسان مەکەرم سپاسان مەکەری و خێرا مایدێ سەر تا بەرنامەیەکی تر شاد و بەختەوەر بدێ.